کۆتاتەوەری گفتوگۆکانمان باسکردنا لە داواکاریەکانی زیندانیانی سیاسی لە هەرێمی کوردستان کە داوا دەکەن بە گوێرەی یاسای زیندانی سیاسی عێراق مامەڵەیان لەگەڵ بکرێت تا ماف و امتیازاتی زیاتریان پێ بدرێت. دیارە بەپێی یاسای زیندانیانی سیاسی عێراق زیندانیانی سیاسی بۆ ماوەی 25 ساڵ دەرماڵیان پێدەدێت، بەڵام ئەمە لە هەرێمی کوردستان بەو شێوەیە نیە. زیندانیانی سیاسی بۆ ماوەی 10 ساڵ بابلەی دەرماڵیان پێدەدرێت. جا تایبەت بە داواکاریەکانیان دوێنێ کۆنفرانسێک بەڕێوە چووە کە داواکاریەکانیان خستۆتەرە و داوا دەکەن کە بەپێی زیندانیانی سیاسی عێراق مامەڵەیان لەگەڵ بکرێت. تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز ئەحمەد مامڕەسوول بەڕێوەبەری گشتی زیندانیانی سیاسی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. کاک ئەحمەد سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. دیارە دوێنێ کۆنفرانسێک بۆ ماف و امتیازاتی زیندانیانی سیاسی بەڕێوە چوو. داواکاری زیندانیانی سیاسی لە هەرێمی کوردستان چییە؟ زۆر سپاس، بەیانیتان باش. بەیانی باشی سەرجەم بینەرانی کورسات باش. دیارە ئەم دوێنێ ڕۆژێکی زۆر گرنگ بوو لە مێژووی گەلی عێراق کە 9 چوار ڕۆژی ڕوخانی ڕژێمی دیکتاتۆری بەعەز ئەو ڕۆژە پیرۆز دەکەین لە تەواوی خەڵکی کوردستان. هیوادارین بێتە ڕۆژێکی تایبەت و لەو ڕۆژە بیر لەو ڕۆژە بکرێتەوە کە ئاشتی و ئاشتەوایی لە هەرێمی کوردستان بەرقەرار بکرێت. مافی امتیازاتی داواکاری مافی امتیازاتی زیندانە سیاسیەکان تەبعاً ئەو کۆنفرانسەی کە بەڕێوە چوو تایبەت بوو بە کۆنفرانسی زیندانیانی سیاسی حزبی شوعی کوردستان. دیارە ئێمە لەو کۆنفرانسەدا بەشدارمان کرد کە کۆنفرانسی حزبی شوعی بوو زۆر بەداخەوە کە پێشتر کۆمکاری زیندانە سیاسیەکان هەموو لایەنەکان تێیدا بەشدار بوون، لایەنەکانی حزبە سیاسیەکان تێیدا بەشدار بوون. دوای دەرکەوتنی هەندێک ناکۆشی لە کاتی کارکردن لەو ماوەی دواییدا زۆربەی لایەنەکان لە کۆمکاری زیندانە سیاسیەکان نوێنەریان نەماوە یاخود کشاونەوە. ئێستا تەنها لایەنی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کۆمکاری زیندانە سیاسیەکان بەڕێوە دەبن. لەم چوارچێوەیەدا دەبوو کۆنفرانسی گشتی زیندانە سیاسیەکان ببەسترێ. ئێمە پەیامی دوێنێشمان لەو کۆنفرانسەدا بە هەمان شێوە پەیامی یەکگرتووی زیندانە سیاسیەکان بوو بۆی بتوانین ماف و امتیازاتی زیندانیانی سیاسی لە هەرێمی کوردستان هاوتای ماف و امتیازاتی کە زیندانە سیاسیەکانی تری لە ئاستی عێراقدا هاوتا بکەین. بەشداریمان بۆ ئەو بابەتە بوو. باشە کاک ئەحمەد، هۆکار چییە کە یاسای زیندانیانی سیاسی لە وەرگرتنی دەرماڵە جیاوازی هەیە لە نێوان عێراق و هەرێمی کوردستاندا و چۆن کارکراوە بۆ هاوتاکردنەوەی ئەم یاسایە؟ زۆر سپاس. دیارە ئێمە باز لە هاوتاکردنی یاسا بکەین یاخۆ ماف و امتیازاتەکان نەکرد دەرماڵە، چونکە یاسای ژمارە 4 کە لە ساڵی 2013 لە حکوومەتی فیدرالی یاسای ژمارە 4 دەرچووە لە ساڵی 2013 بە یاسای ژمارە 35 هەموار کراوەتەوە. ئەو یاسایە پڕ لە ماف و امتیازاتە بۆ زیندانی کراوە گیراوی سیاسی لە ئاستی هەموو عێراق بەپێی دەستوری هەمیشەی عێراقیش لە مادەی 132 دەستور دەوڵەتی عێراق پابند کراوە کە قەرەبووی سەرجەم زیندانی کراوە و گیراوی سیاسی لە ئاستی عێراقدا بکاتەوە. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان یاسایەکمان هەیە کە یاسای ژمارە 11 ساڵی 2011 یاسایەکەی ئێمە جیاوازی زۆر لەگەڵ یاسای بەغدا هەیە. داواکاری بەردەوامی کۆمکاری زیندانە سیاسیەکانی کوردستان و زیندانیانی سیاسی بۆ هەموارکردنەوەی ئەو یاسایە بەردەوام هەوڵیان داوە، بەردەوام داواکاریان کردووە. بەڵام بەداخەوە ئەوەی تا ئێستا جێبەجێ نەبوو ئەوەیە کە نە یاسای ژمارە 11 هەموار کراوەتەوە، نە وەکو پێویست کاروبارەکانی ئەو لیژانانەی کە بە ئەرچی هاوتاکردنەکە ئەستاون ئەنجامی نەبووە. ئێمە لە ساڵی 2018 و 19 بە سەرۆکایەتی وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا بووین سەرجەم ڕێکارەکان بۆ گواستنەوەی زیندانە سیاسیەکان یاخود هاوتاکردنی ماف و امتیازاتی زیندانە سیاسیەکان لە کابینەی ڕابردوو. ئێمە لەگەڵ حکوومەتی ئیتیحادی ڕێکەوتنمان کرد، بەڵام بەداخەوە بە هۆکاری بابەتی بودجە و میزانیە کە هاتە ناو بابەتەکانەوە
لە کۆتا هەنگاویدا کە جێبەجێ بکرێت بابەتی میزانیە و بوجە هاتە ناو بابەتەکە و حکوومەتی عراقی دەڵێ پێویستە لەسەر بودجەی هەرێمی کوردستان مافوی امتیازاتی زیندانە سیاسیەکان بدرێت. ئەوەش بەڕاستی خلافێکی گەورە لە نێوان ئێمەی زیندانە سیاسیەکان و ویان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادی هەیە. ئێمە پێمان وایە بە پێی دەستور دەبێت حکوومەتی عراقی قەرەبووی سەرجەم زیندانی کرا و گیراوی سیاسی لەسەر ئاستی عراق بەگشتی بکاتەوە بە هەرێمی کوردستانیشەوە. دیارە ئەوان بابەتێکی عنسوڕی و ڕەگەزپەرستیان هێنا ناو بابەتەکان کە زیندانی سیاسی هەرێمی کوردستانیان جیا کردەوە و حکوومەتی هەرێمی کوردستانیش بەڕاستی لەم جارش بۆ دروستبوونی کابینەی ئەمجارەی حکوومەتی عراقی فیدرال بەداخەوە لە ناو کارنامەکە یاخود ئەو ڕێکەوتنەی کە حکوومەتی عراقی لەسەر دروست بوو ناوی شەهیدان و زیندانە سیاسەکان نەهات بوو. هەرچەندە ئێمە خوێندنەوەیەکی دروستمان بۆ بابەتەکە کرد لە ماوەی ڕابردوودا لەگەڵ بەڕێوەبەرایەتی کاروباری زیندانە سیاسەکان و بەڕێز جەنابی وەزیری شەهیدانیش ڕێککەوتینە سەرەوەی کە نەخشە ڕێگایەکمان پێشکەش بە بەڕێز ئەنجومەنی وەزیران کرد. خۆشبەختانە هەموو ئەو مافوی امتیازاتانەی کە مەبەستمان بوو بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفارکراوان وە زیندانی کرا و گیراوی سیاسی لە چوارچێوەی نەخشە ڕێگایەکدا پێشکەشمان کرد بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران. خۆشبەختانە لە مانگی 12 ساڵی ڕابردوو لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیراندا پەسەند کرا کارنامە کاتۆ خوارێزارێکی بۆتە بڕیار کە هاوتاکردنی مافوی امتیازاتی کەسوکاری سەربەرزی شەهیدان و زیندانە سیاسیەکان کاری جدی لەسەر بکرێ بۆ مەبەستەش چەند کۆبنەوەیەک لەگەڵ جەنابی وەزیری شەهیدان چەند کۆبنەوەیەکمان کردو بۆی کاری پێویست ئەنجام بدەین. بەڵام ئەوەی کە زۆر گرینگە باسی بکەم لێرە ئەوەیە کە پێشاتێکی گرنگ کە هاتۆتە ئاراوەویشەوەیە کە نەوتی هەرێمی کوردستان ئێستا لەلایەن حکوومەتی اتحادیەوە دەفرۆشرێت و بەڕێوە دەبرێت بۆیە دەکرێت ئەمە پێشاتی تازەیە بۆیە ئێمە جارێکی تر پێویست بۆ دەکا لەگەڵ بەڕێز ئەنجومەنی وەزیران ڕاو سرنجەکانی ئەوان وەربگرینەوە بۆی بتوانین هەنگاوەکانی خۆمان لەسەر دیاری بکەین. ئێمە پشتگیری لەو ڕایە دەکەین کە مافوی امتیازاتی زیندانە سیاسیەکان هاوشێوەی تەواوی مافوی امتیازاتی زیندانی کرا و گیراوی سیاسی لاستی عراق هاوتا بکرێ چونکە تەواوی ئەو هەوڵانەی کە بەڵێ تاوی ئەو هەوڵانەی کە دراوە بۆ هاوتاکردنی مافوی امتیازاتی زیندانیانی سیاسی لە هەرێمی کوردستان لەگەڵ با بڵێن حکوومەتی عێراقدا باس بۆ دەکەی کە بەشێکیان لەبەر چاو نەگیراوە بەڵام لە ئێستادا هەوڵ هەیە بۆ دووبارە بوونەوەی ئەم بابەتە بە هۆکاری ئەو گۆڕانکاری کە لە دروستبوونی حکوومەت و هاوکات داهات و فرۆشتنی نەوتبوونی هەیە. ئەمە دەکرێت بەرچاوڕوونیەکی ئەرێنی هەبێت بۆ یەکسانکردنی ماف و امتیازاتەکان؟ وڵات تایبەت بم بابەتە بەڕاستی ئەمە لە ڕابردوو باسم کرد هەوڵی جددی درا ڕێکەوتنێکمان واژۆ کرد هەموو کاروبارەکان و میکانیزم و هەموو شتەکانمان دیاری کرد و ڕێکەوتی لەسەری کۆنووسێکماندا بەڕێز ئەنجومەنی وەزیرانی عراقی لای ئەوانیشەوە کاری پێویستی لەسەر کرا هەموو لایەنە پەیوەندیدارەکان لە وەزارەتی مالیە لە دەستگای شەهیدان لە دەستگای زیندانە سیاسیەکانی عراق وەزارەتی دارایی و ئابووری عراق هەموویان کۆک بووین لەسەرەوەی کە ئەمانە جێبەجێ بکرێ بەڵام کێشەی سەرەکی کە هاتە ناو بابەتەکان میزانی عراق بوو کە لە میزانیەدا باسییان ئەو بەشە بودجەیە کرد کە بۆ هەرێمی کوردستان دیاری دەکرێت بەداخەوە یعنی پێشتر حکوومەتی عراقیش نیازێکی بچاشی نەبووە لە جێبەجێکردنیان بابەتەکە بابەتێکی سیادیە چۆن دەکرێت ئێمە چەند پێشنیارێکمان هەبوو بۆم بابەتە ئەوەتەیان ئەوەتە بودجەی تەواوی دەستگای زیندانە سیاسەکانی عراق و دەستگای شەهیدی عراقی بکرێتە بودجەیەکی سیادی لەسەر ئاستی سیادی هەمووان تەعاملی لەگەڵ بکەین بەشی ئێمە و بەشی ئەوان و هەمووی لە میزانی سیادی خەرج بکرێت یان ئەوە تا تەواو لە چوارچێوەی وەزارەتی دارایی و ئابووری عراق داوەکو چۆن داوای لیستی موشە خۆرانی هەرێمی کوردستان دەکرێت بە هەمان شێوە لیستی شەهیدان و زیندانە سیاسیەکان جیا بکرێتەوە بە چۆن دەوێت موچەی زیندانی سیاسیەک یان موچەی شەهیدێک ملیۆنێک و 200,000 دینارە بە هەمان شێوەش موچەی شەهیدان و زیندانە سیاسەکانی هەرێمی کوردستانیش بەم شێوەیە دیاری بکرێت لە میزانیەدا بێت و جێبەجێکردنەکەشی
بە هەمان میکانیزمی کە لە حاستی حکوومەتی اتحادی جێبەجێ دەکرێت جێبەجێ بکرێت چونکە بەڕاستی بابەتی قەرەبووکردنەوە لە ئاستی عراق بابەتێکی زۆر گرینگە زۆر بەداخەوە تا ئێستا حکوومەتی عراق و پەرلەمانی عراق و دەوڵەتی عراق بەگشتی شان ناداتە بەر قەرەبووکردنەوەی خەڵکی کوردستان کە لە بابەتەکانی جینۆساید و چەندین بڕیاری دادگای باڵای تاوانەکانی عراقی پێ دەرچووە کە بابەتی قەرەبووکردنەوە بابەتێکی زۆر گرینگە بابەتێکە کە دەبوو هەرێمی کوردستان لە ئەولەویەتی کارەکانی خۆی دانابا لەگەڵ حکوومەتی اتحادی چونکە بە میلیارات دۆلار هەرێمی کوردستان حەقی قەرەبووکردنەوەی هەیە. بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ ئەحمەد مامڕەسوول بەڕێوەبەری گشتی لە وەزارەتی شەیدان سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. بەڵێ ئازیزان تەواوی فەرموو کاک ئەحمەد ببوورە فەرموو لەبەر بمبورە ئەو پەیامەم ئەگەر بکرێت زۆر بە کورتی پەیامەکە بگەێنی لەبەر کەمی کات بفەرموو ببوورە زۆر بەسەستا دیارە ئێمە لە وەزارەتی کاروباری شەهیدان ئەنفاکراوان کە وەزارەتی کەسوکاری شەهیدان و تێکۆشەرانی زیندانی سیاسی و ئەوانەیە پامێکم هەیە بۆ جەنابی سەرۆک بافڵ تاڵەبانی پامی کەسوکاری شەهیدان وەربگرێت جارێکی تر بە نامەیەک بنووسێ بۆ جەنابی کاک مەسعود سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کۆبوونەوە بکەن بەهۆی ئەوەی کە بێن ئەو بار و ناهەموارێکە بەسەر هەرێمی کوردستان داهاتووە دەستی ئاشتەوایی جارێکی تر لە کەناڵەکان جگە لە کەناڵەکان بە نووسرا و پامی یەکێتی نیشتیمانی کوردستان بگات بە جەنابی کاک مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بۆی ئەم بارگرژی و نەهامەتێکە بۆ خەڵکاتتە پێشەوە کۆتایی پێ بێنرێت و لە ڕێی کورساتەوە هیوادارم پامەکەم بگات بە شوێنی خۆی و ساڵ ڕۆژی ئازادکردن و ڕوخانی ڕژێمی دیکتاتۆری ئەمە کارێکی زۆر گرنگ و گرنگە جەنابی سەرۆک پاڤڵ کاری لەسەر بکات. بەڵێ بەمێدین پامەکە و کاتە چی خۆی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دووبارە زۆر سپاس بۆ ئەحمەد مامڕەسوول بەڕێوەبەری گشتی لە وەزارەتی شەیدان.